وصل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. الله هرانی خوشویز بخیر بینم با ویدیو کی تلا فیفا 23 ولا بارتی کتری فیفا 23 هاتی نولاتن دوی دابرانی کم ام جارج هاتوینە دەوە لە یاری ئۆنلاین بەرامبەر خەڵکی تر وەکو خۆمان. جاری پێشوە ڕیال مەدریدمان هەڵبژاردبوو یاریەکمان بردو یاریەکمان دۆڕان، ئەنجارە پاریس سەن ژێرمانمان هەڵبژاردووە. بزارێکی حاجی میسی چیمان بکە، حاجی میسی ناگونجێ میسی چیمان بکە، ئەمباپی و نەیمار و حەکیمی و ڕاموس تەرتیبات وەڵاوێ شتێکمان پێ بێ یاریمان بۆ بکرێت. جا بزارنێکین ئیشەڵا ئەگەر خەت سەریع بێ باشە بین. لایک و سەبسکرایب لە بیر مەکە و پشگیریەک زەنگۆڵەکەش داگرسێنە بۆی لە ڤیدیۆکان ئاگات دەربیت و با بڕێتن ناوە گلەی مەکەن ئەگەر خەت خاو خەتم بەجددی خاوە، یعنی هەر خەتەکەم بە کاملی وە ئەمەنی بڵێم ئێسا خاوە. ئەوە چییە؟ باسی خەتەکە تا ئەوەم کردیوە. ئاوا گۆڵکەم ناڕۆم. با بڕاتە ناوە بزایکین بەرکێ کەوتوین، بە ڕیال مەدرید کەوتوین، نە ئارسیناڵ. یاڵا دەست پێکە رانە ڕۆمادەم ئاوا ڕاوە شتێکی بێ. ئەوە چییە؟ ئەوە چیە؟ ئەوەش دێدی جەماعە خەتم خاواگاتان لێە ها؟ خەتەکەم خاوە وەڵڵی نەماوە. ئەخوا بۆ خەتە خاوە شەوەی کەم بە فلیم بەزی تر نایگێڕێتەوە کاکە لە هەنێ شوێنەوە کاتم موقیفێک و گێژ دەرەکەوی کە زەلامەکە گێڕیتەوە تۆ بینێرێ نایگێڕێتەوە. وای هاوار خەتەکە کە زەر دەبێ باشە بەس کە بوو بە سوور ئەی بڕێ. دەبراوەکەی حاڵە دەی بڵێ کەوە حاڵ نییە بۆ یاری ئۆنلاینەکەی. وەڵی هەر لە خۆ حەزم لێدی خۆ یاریکردنم خراپ نییە. ئاگادان لێ وەڵی ناو شەبەکەکە ئەنجام نەیبینم. دەبرات لیندایکات چی بکە؟ وەی ناونە خراپ نیم بەخواوی دار ئەوە هەر لە سەرەداوە دوم لێ بکرێت. فاوڵە بێنە زایکین گۆڵێ ناکەین بە میسی. بەشکێکم گۆڵێکمان بۆ کرێت. ئاخ زۆرە و لای گرت وەڵی نەمزانی وایە. با بە ئەو خەتی سەریعە دیارە حەزە بەم هینە ڕۆگوندەی. دەقاچێکی لێیە ئیشارەت کرد دەگۆڵێ کاگەوە خەتم خاوە بۆ ئێستا لە بینێکۆ دەرەچەی تر و ناگیرێتەوە. ئەمیشە زانێ خەتم خاوە مراوەغی بێواگات. ناتوانین کاکە لە بینێکا ئەی بڕێ سەیرەکەی تۆپەکە بەوە.
باش و خراب نەبوو. دەبی گێڕەرەوە هەیە ئەگەر دەرەچوو خۆی ئەو نەش پێشم نەخەت بۆ ئەو بەزی تر وا دەرچوو. وەرە مامە وەرە ئەوە چیەکەی خەی ناکە ئاوتەکەشمان هەر هەوێ باش. دم بەشکێکم بەر سەر ئەمەکە جا بچێ بە گۆڵان نەکەو. ئۆفسایدە مامە ئەوە چیەکەی بوو بۆ ئەوێ ئێمباپێ کۆرەوە چەند گۆڵە کرێ بۆ خاتری خۆ. خاوەتە خاوە کاکە پاسەد نایە. دەبێرەوە قاچێکی لێیە کاکە گرتووتە تەواوە. بەخێر نەی تۆ نەیمار فاوڵە ئاوا بڕواجە مەحدیاری دووەم ناکەین ویستم دوو یاری بکەین بەس وەڵڵی بە کەڵک نایە لێیە کاکە ئەی هەوار ئەو بەش دێدی دەبی کە دەی بەخێر نەیدۆ کاکەی وەڵڵی نابڕێ زۆر دوورن لێگۆ زۆر دفاعەکەی زۆر پڕە ئاخ ناکرا والله برا ناگەڕێ خەت سوور بوو باش بووە کە پاس بەرەو خێرا وەڵی خەتم خاوە ئەو نەخێرا پاس ناکەم نەمێ وەجەم تەواو بوو تا ئێستا وەڵامان خراپە تەوەرە بۆی ئاخ خستی جەماعەت ئەمە دڵم لیا و گۆڵم بۆ ناکرێ کاکە وەڵی گۆڵم بۆ ناگرێ بە ناردی گۆڵ چی چێکا لێ بۆ گۆڕی وەڵی یارزانەکەترم خستە بۆ بەردەم وەڵی ختیارزانەکەترم کرد بۆیە گۆڕی خۆی
واني مزو خاوي جيجن ناي على بيشي خا اوف سايد نايڵێت پێتامە کرد گۆڵکە دە گۆڵکە کاکە ئەی کفرە گۆڵ نەکە وەڵای من ئەو ئیشانم بۆ ناکرێت نازانم بۆچی خۆشم سوورەکە بۆ وەرحاسڵ تا ئەخیرە ڕێمزین چەند گۆڵمان لێکرێ ئەی بابە چیەکە بەو گۆڵە دەبڕێم با پێڵی گەی ئەڵی ئەسیستەکانی زۆر جوانە نەیگرت وەرە 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 کاکە وەڵا پاسات نایە پاساتەکەم ماوە میسی فەوتێن هەن نازانم تۆپی بێوە نایە زۆری پێشەخە کاکە هەروەش بەر قاچێکەوە چی لێبم معقولەوە ڕێک بە قاچی دەباسە ئەکەمنم کەم ئەم شەت حەبەکاریانم زۆری سادەی هەیە ڕقم حوتەش زۆر زیرەکەوی ئەوان نازانم ناوی چییە دلەیە نایاڵە پاس بات خاوە بێتەوە کاکە وەڵی نابڕێت نازانم یازانەکان بڵاون چی تەشکیلەکەم خراپە زۆر لەو تەشکیلۆشتە مەزبوط نیم نازانم لەبەرە خۆ بەردوودێتەوە بۆ نەجێ دیاریەکەی من ومایە لە جای تۆ بەش شێتی جوانم لێیە وەڵی ڕێک بووی پاکە بێ نازانم بۆ وایە کاکە نەیمار دەر ناڕوە چی لێکەم ئەی ناخۆوە یەکێکی وەک ڤینیسۆس وایە دەرەچوو خۆی یارزانەکەیەوەتەوە کەفرێک گۆڵ ناکا کورە هەر بۆ حیاچوون گۆڵێکیشمان نەکرد زۆر خەتی باش یعنی زۆر زۆر چونکە هێشتا نەجوڵامەتەوە چییە ناوە ئاگاتان لێ وەڵای لای من بە حاڵ دەرەگەوێ ئەوە زانێت چیەکەم کورە گۆڵێ فاوڵەکەمان بەرێقەی ناکە نایەڵێ گۆڵکەم بە شەت حیژ بێ ئای بەخێر نەیتۆ
با میسی لە یاوزایەکی نەڵێسیی سی گۆڵ چییە نادەکێ کاک ئێدە چێ دەوەرەیت بیگرێتەوە بەچی بیگرم کەس نییە بۆی بگیرێ برا بەچی گیرێت خۆ یارزانەکەش ناگات شەد حەیگی لێم والحاصل حەیە خۆمان مابرد تازە لێفتیش ناکەم برۆڵە هجومی زۆر جوان بۆ ڕێکەوێ ئەو گۆڵ ناکە نازانم بۆ ئایساوێ نەوێرانە بێنەوە وەڵی لەگەڵ ئەو برادرانەمە یاریەکەم باشە کاکە خۆ یاریکردنە پێشترم تامبینیوە معقول نییە ئێمباپی دەرناچێ معقول نییە کاکە ئێمباپی چۆن دەرناچێ بیبم بەلای سەروە ئەو یارزانێ درێگرێ بیبم بەلای خوارو ئەوەش خوارو دەلەیە ئەبرە لێنایە بە قورعان لێنایە برە بێڵە گۆڵەکەم ئەو یەکسەر شەد هەیە بەجددی یاریزانە ئازان بە کۆمپیوت نادام ئەو دەست کوشتە عنی چی والحاصل دۆڕان زۆر بە جوانی حیامان هەبێ یاری ئۆنلاین ناکەینەوە جەماعەتی خۆشەویست بینیتان بە حاچوونێکی جوان دۆڕاین هیوادارم لە دڵتانە هیچ نەبێت و زۆر گەورەی نەکەن هەشت و هیچە خۆ چیە کاکاریەکانی درەوە 2-3 دۆڕانومە 5-0 بەردوومەتەوەی بۆوە ناڵێن ئەمە 1-5 دۆڕانومە 1-5 بەردوومەتەوە تا ڕادەیەک باشم بەس ئەوانیش هەر ئێکس بۆکسن باشە پێمە بە هەر ئێکس بۆکس الحاصل دۆڕانمان و حیامان چوو تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تریش خواتان لەگەڵ هیوادارم لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و زەنگۆڵەکەش داگرسێنن خواتان لەگەڵ